لا تۆمبارەکەوە بۆ پیتەر شیا واشنتۆن دیبلۆماتکارێکی دیکەی بەهێز دەنێرێتە بەغدا دوای ئەوەی تۆمبارەک وەک نوێنەری سەرۆکی ئەمریکا لە عێراق دەست بەکار بوو. ئێستا واشنتن دیبلۆماتکارێکی تری هاوشێوە دەنێرێتە عێراق. پیتەر شیا ئەو پیاوەی بەدانوستانکارە وردەکە ناسراوە دەگوترێت هیچ فێڵێکی سیاسی لێ ناکرێت وەک کاربڕێکەرێکی نوێی باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا دەست بەکار دەبێت. شیا کە خاوەنی ئەزموونێکی پۆڵاینا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها وەک دیبلۆماتکارێکی یاسایی نایەت لە کاتێکدا دێت ئەمریکا لە هەوڵی دەرهێنانی عێراقا لەژێر کاریگەری ئێران و فشاری میلیشیاکان. هاوکات ناوبرا و شارەزاییەکی قوڵی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا هەیە. لە ڕیفراندۆمی ساڵی 2017 هەرێمی کوردستاندا شیا یەکێک بوو لە ئەکتەرە سەرەکیەکانی پژمێزی دانوستانەکان. ئەو کاتە بەڕوونی پەیامی واشنتۆنی دەگەیان دیالۆگ تەنها لە چوارچێوەی سەروەری بەغدا. شیا لەوێدا وەک پارێزەرێکی سەرسەختی یەکپارچەی عێراق دەرکەوت و هەوڵیدا دۆخەکە بە جۆرێک ڕێک بخات کە مەرکەزیەتی سیاسی لەرزۆک نەبێت. ئەم دیدگای شیا تەواو لەگەڵ تێڕوانینەکانی تۆمبارەک یەک دەگرێتەوە. هەردووکیان باوەڕیان وایە سەقامگیری عێراق لا بەهێزی بەغداوە سەرچاوە دەگرێت. ئەرکی نوێی ئەم دیبلۆماتکارە چاودێریکردنی ڕۆڵی ئێران و میلیشیاکانە لە بەغدا. هاوشان لەگەڵ تۆمبارەک چاوەڕێ دەکرێت ئەمریکا لەڕێی ئەم دیبلۆماتکارە بەزمونەوە شەڕی پێگەیەکی بەهێزی وڵاتەکەی لە ڕووی ئابووری و سیاسی لە بەغدا بکات. ئەمە ژوا دەکات قۆناغی داهاتوو بۆ واشنتۆن و تاران لە عێراق چارەن و ساز بێت. تۆ پێ دوایە ئەم گرنگیدانەی واشنتۆن بە بەغدا کاریگەری لەسەر لاوازکردنی پێگەی کوردستان دەبێت؟